إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، پرسیارێک لای هەموومان دروستە بێت، ئەوانەمان کە بیر دەکەینەوە لە شتەکان، ئەوانەی کە هەست و شعوریان بە قووت و بەهێزە، باشە بۆچی کۆمەڵگای ئێمە هەموو کۆمەڵگاکانی تریش شەو ڕۆژ گوناه و تاوان دەکەین، سڵ لە هیچ ناکەینەوە؟ باشە بۆچی کۆمەڵگای ئێمە بەرامبەر بە تاوان و بە گوناه پاڵەوان و جوامێرن، بەهێزن، بە جورئەتن، بەڵام بەرامبەر بە عیبادەت و خواپەرستی خێر و چاکە تەمبەڵ و تەوەزەل و بێتاقەت و بێزارن؟ یەکێک لە هۆکارەکانی ئەمەیە کە ئێمە نەمردنمان لە بیرە بە پێی پێویست نە ڕۆژی قیامەت. بۆ ئێمەش وەک یادخستنەوەیەک چەند شتێکتان بیر دەخەینەوە کە حەقیقیە و ڕاستیە، هیچ گومانێکی تێدا نییە. هیچ کافر و مسلمانێک ئینکاری ناکات، نەک مسلمانیش. خۆشەویستان، ئامۆژگاری و نەسیحەتتان دەکەین، دەڵێین بیر لەو ڕۆژە سەختە بکەنەوە کە تێیدا دڵمان لێدانی دڵمان قورسە بێ. ڕۆژێک دێ دڵمان لێدانەکەی زۆر قورسە بێ. بیرێک لەو ڕۆژە بکەرەوە کە هەناسەت تو نەبێ، هەناسەکان بە تونی دێت و دەڕوات، وەکو جاران بە ئاسایی نییە. ئەو ڕۆژە ڕۆژی مردنە. خوای گەورە دەفەرمێ فلولا إذا بلغت الحلقوم كلا إذا بلغت التراقي. ئەو کاتەی کە ڕۆحمان دەگاتە ئائێرەمان، هەناسەمان تو نەبێ، لێدانی دڵمان سست و قورسە بێ. لەو ڕۆژەدا کە مردن و ڕۆحکێشان ڕۆحمان دەکێشرێ و دەگاتە قورگمان و قوڕاگەمان، ئەو ڕۆژەمان لەبیر چووە. براکانم، خوشکە بە ڕێزەکانم، بۆیە لە هیچ ناگەڕێینەوە لە تاوان و لە گوناه، بۆیە خۆمان ماندوو ناکەین بۆ ئەو ڕۆژە، چونکە لە بیرمان نییە. بەخوا ڕۆژێک دێت لە قورگیشمان دەرەکرێت ڕۆحەکەمان، بەخوا لە قورگیشمانە نامێنێتەوە. جا لەو ڕۆژە سەختەدا تەماشای دەوروبەری خۆمان دەکەین، لێدانی دڵمان قورس بووە، هەناسەمان تون بووە، تەماشا دەکەین، خزم و کەس و کارمان بە دەورمانە دەگرین، بە خۆشترین ناوبانگمان دەکەن. ئەوەی منداڵی هەیە بە باوەیگیان و دایەگیان بانگی دەکرێت، هەمووی بە قوربان تەبێت، هەمووی گیانت بۆ دەکا، هەمووی لە خزمەتایە، بە خۆشەویستیەوە بانگت دەکەن. بانگی کەسێکیان بکەی دەیە هاجار پێ دەڵێ گیان بە قوربانم چیتەوێ، خۆشەویستە بی، شیری نەبی لەو کاتەدا، بەڵام تۆ دەردت زۆر گران و قورسە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە، دڵنیابن هەر دەمرین، بەخوا هیچ مەجالێکی تێدا نییە. بۆیە خۆشەویستان، لەو ڕۆژەدا ناڕەحەتین، لە هەموو لایەکە و ناڕەحەتی ڕووی تێمان کردووە. بەخوا کێشەی ئێمە، دەردی ئێمە بە گیان و بە قوربان چارەسەر نابێ، بەخوا بە خۆشەویستی دەربڕین چارەسەر نابێ، بەخوا بە خۆشەویستی ڕێز و حرمەت چارەسەر نابێ، بەخوا بە خزمەتکردن چارەسەر نابێ. دەردمان گرانە، ئاگای لە حاڵمان نییە، دەوروبەرمان لە گیانەوە ڕۆحکێشانین. بەڵێ خۆشەویستان،
ناتوانین بە جوانی جوابی دەوروبەری خۆمان بدەینەوە. دایکمان، باوکمان، خێزانمان، خوشکمان، کچمان، برامان، کەسوکارمان بۆمان دەگرین، ناتوانین تۆزە دڵخۆشیان بکەین بڵێن هیچ نییە و مەترسن. چۆن ناترسی؟ چونکە تۆ لە حاڵەتێکە هیچ کەسێک چارەسەری ناکرێت. بەخوا بە جوانی ناتوانی دەوروبەری وەڵامی ئەو پرسیارانە و ئەو شتانە بدەیت کە لە دەوروبەرت پرسیارە لێ ئەکرێت. یەکێ لە سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئیمامی عەمری کوڕی عاص کە شایەتی بە هەشت و ئیمانی بۆ دراوە لەلایەنی خۆشەویستی خواوە صلی الله علیه وسلم، ڕۆژێک کوڕەکەی لە سەرەمەرگا بوو. ئیمامی عەمری کوڕی عاص کوڕەکەی کە ئیمامی عەبدوڵڵایە پێی فەرموو باوەی گیان، تۆ چەند جارێک گیانەڵەت بینی و حەز دەکەم تۆزێ وەسفی مردنمان بۆ بکەی. ئینسانی وا هەیە پێش مردنی کۆمەڵی ناڕەحەتی دەبینێت تۆزێ دەزانێت مردن چۆنە. فەرمی ڕۆڵی گیان، ئەی عەبدوڵڵای کوڕم، بەخوا مردن زۆر لەو گەورەتر و سەختترە، من بتوانم وەسفی کەم بۆ تۆ، بەڵام چەند شتێکی کەمت پێڵێم دەربارەی مردن. سوێن بەخوا وا دەزانم کێوی ڕەضوا کێوێکی زۆر گەورەیە لە بەینی مەککە و مەدینە، وا ئەزانم کێوی ڕەضوا لە بان شان و ملمە. ئێستا قوربە سەرمان ئەوە حاڵی سەحابە بێ، ئەهلی ئیمان و بەهەشت بێ، بەدبەختێکی تاوانبار و دڕەشێکی وەکو من و تۆ بێ حاڵی چۆن بێ. وەڵڵی وا دەزانم شاخی ڕەضوا بە بان شان و ملمەوەیە، وەڵڵی وا دەزانم دڕکێکی زۆر سەخت و قورس و گران لەناو قورگمایە و دەرناچێ، وەکو وایە دڕکێک لەناو قورگما بێ و ڕایکێشن. وەڵڵی ئەی کوڕەکەم وا دەزانم ڕۆحەکەم لە کونی دەرزیەکەوە دەرەچێت، ئەمەندە بە سەختی و بە قورسی دەرەچێت. ئەوە مردنە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە. بزانن ناخۆشیەکانی دوای مردن زۆر لەوە قورستر و گرانترە، بەڵام هیچ کەسێک نابێت لە مردن ڕزگاری بێ. جا ئەو ڕۆژەمان لەبیر چووە، بۆیە جورئەتمان بەرامبەر بە تاوان زۆرە، بەرامبەر بە دین و خواپەرستی و ئیمان و تەقواش نیمانە و زۆر کەمە. با بە خۆمان دابچینەوە بیرێک لەو ڕۆژە سەختە بکەینەوە، هیچ کەسێ فریامان ناکەوێت ئیلا ڕەحمی خوا نەبێ پاشان کردەوە چاکانمان. یا ڕەبی خوای لەو ڕۆژە ناخۆشەدا ڕەحمە لێ بکە و سەکەرات و ناخۆشیەکانی مردمان لەسەر ئاسان کە یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لەو حاڵەتە ناخۆشەدا کە لەسەرە مەرگین، بەخوا دەردەکەمان ئەوەندە گران و قورسە، نە بە دکتۆر چارەسەرەکرێ نە بە دەوا و دەرمان چارەسەرەکرێ. ئەم جارە نەخۆشیەک نییە پێویستی بەو دەوا و دەرمان و چارەسەر بێ، ئەوەی ڕاستیەکەی وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. خواهی گەورە دەفەرمێ مردن بە هەموو ناخۆشیەکانی وەهات، ئەو مردنەی کە لێی ڕائەکەی ڕۆژێک هەر دەتگرێتەوە، کە ڕۆژی مردنت هات ئەتگرێتەوە و یەخەتەگرێ و کۆتایی بە ژیانت دەهێنێت. هەر ڕابکە لێی، هەر لە کوشتن ڕاکە، هەر لە جەڵدە ڕاکە، هەر لە نەخۆشی ڕاکە، دڵنیا بە ڕۆژێک تووشەبی، هیچ مەجالێکی تیا نییە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە، لا إله إلا الله إن للموت سكرات. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەسەرە مەرگا دەیفەرموو لا إله إلا الله مردن چەند ناخۆش و قورس و گرانە. بۆ ئەوان ناخۆش بێ، بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بۆ من و تۆی تاوانبار ئەبێ حاڵمان چۆن بێ، خوا ڕەحمە لێ بکە. من و تۆ کە لە گوناه و تاوان ناگەڕینەوە، زۆر پاڵەوان و جوامێر و بە جورئەتین بۆ گوناه و تاوان، بە شەو و بە ڕۆژ لە ماڵەکانمانە گوناه و تاوان دەکرێت. پێنج دەقە تەحەمولی قورئان ناکەین چونکە گیانمان پڕە لە شەیتان و جنۆکە. گیانمان تێکە چێ؟ ئەڵێ دەرزیەکەم بە گیانمانە کاتێک گوێ لە قورئان دەگرین، گوێ لە وتار دەگرین، بیگۆڕە لایدا. بەڵام بۆ گۆرانیەکە، بۆ فلیمەکە صاف هیچ کێشەیەکمان نییە، ئەوە هەمووی شەیتانە، بەخوا لە تەقواوە نییە. جا هەر تۆ بڵێ بەهەشتیم کاتێک کە مردی ئەو کاتە باجی ئەو قسانەت ئەدەی. بەڵێ وردە و دەخۆشەویستان دوای کە مردن هات، لاشەمان، دەستەکانمان، پێیەکانمان هەمووی وردە و دە لە جوڵاکەوێ تا ڕقە بێ، کۆتایی پێدێت.
جا لەو کاتەدا كلا إذا بلغت التراقي وقيل من راق دەی بانگی دکتۆر دەکرێ بانگی خەڵک ئەکرێ دەی کاکە وەرم زانم نەخۆشیێت چه چارەسەری کەن وظن أنه الفراق بەڵام دڵنیایە ئەم ئینسانە دەمرێت چارەسەری چی